سلااوان نێبێت دیارە دوای ئەوی وەزارەتی ناوخۆی حکوومەت هەرێمی کوردستان داوای لە سنتەر و کۆمەڵە و دەستگا خێرخوازیەکان کرد کە خۆیان ڕێک بخەنەوە ئەمەش بۆ هۆی ئەوەی کە لە سنووری دارەی سربەخۆی سۆران ئەو سنتەر و کۆمەڵانە هەندێک لە سنتەر و کۆمەڵە بەدەم بانگەوازەکەی وەزارەتی ناوخۆ چوون و خۆیان کارە کردەوە. سنتەر ڕۆشنبیری سۆران یەکێک لەو سنتەرانە بوو دوای چەندین ساڵ کۆنفرانسی خۆی نەبەستی بوو. هەفتەی ڕابردوو بە ستافێکی نوێ دەستەی نوێ هەڵبژێردا دەستەی کارجێڕی ئێستا یەکەم چاڵاکی خۆیان دەست پێ کردووە. کوردستان یاسین لە دەستەی نوێ کارجێڕی سنتەر ڕۆشنبیری سۆران لەگەڵ کوردستان خان پیرۆزە سەرکەوتوو بن. دەمەوێت پلان و بەرنامەی ئێوە بزانم بۆ ئەو ساڵانەی کە دەتانەوێ بزافی ڕۆشنبیری لە قەزای ناوەندی سۆران پەرەی زیاتری پێ باڵێ وەکو سەرەتایەک بەخێربێن. طبعاً سنتەری ڕۆشنبیری سۆران لە ماوەی چەند ساڵی ڕابردوو بەهۆی قەیرانەیەک بە دوایەکەکان و نەخوازراوەکان پەکی کەوتبوو، هیچ ساڵاتچێشی نەبوو. لە پێش داعشەوە یعنی دواتریش کۆڕۆنا ساڵەکەکانیان بە تەواوی ڕاوەستا بوو و سێزدەهەمین کۆنفرانسی هەژدەیمان کرا کە ئێمە وەکو دەستەیەکی نوێی کارجێڕی هەڵبژێردن پێکاتون لە 5 گەنجی چاڵاک کە هەموویان یعنی ڕابردوویەکیان هەیە لە کاری خۆبەخشی و چاڵاکی بەنیازین سنتەری ڕۆشنبیری سۆران بەرەو ئاقارێکی دی بینەوە مێژوێ کە هەیەی چونکە گەنجی چاڵاچین ئینشاڵا فکرەی نوێ و چاڵاچی نوێترمان دەبیتن و وەکو بەرنامە بۆ داهاتوو ئینشاڵا پلانی زۆر باش هەیە. طبعاً متمانە بەخۆبوونیمە و بە ئیزنی خۆ و بە هاوکاری خەمخۆرانی ڕەتی ڕۆشنبیری لە ئیدارەی سەربەخۆی سۆران. کوردستان یاسین لە دەستەی کارگەڕنەوەی سنتەر ڕۆشنبیری سۆران دیارە سنتەر ڕۆشنبیری سۆران ئەمڕۆ جگەلەوەی کە پێشوازی لە میوانان دەکات لێرە دوو پێشانگای هەم کاری دەستی و شێوەکاریش لێرە بنیانەیە. خات و ئەمەل یەکێکە لەو ئافرەتانە لە قەزای ناوەندی سۆران چەند ماوەیەک دەبێ سەرقاڵی کاری دەستیە و ناوبانگەی تایبەتی. خات و ئەمەل پێم بڵێ چەند ساڵ دەبێت ئەم کارە بە دیاریکراوی دەکەێت و بیرۆکەی دروستکردنی ئەمانە چۆن بۆتات؟ سەرەتا زۆر بەخێربێن. خۆشحاڵم کە لە شاری سۆران ئەو چالاکیانە ڕێکخرێ بۆ گەنجان هەم وەکو پاڵپشتێک و سەپۆرتێک بۆ ئیشە دەستەکانیان و هونەریان و هەروەها ڕخساندنی هەلیکار بۆیان. خۆم من وەکو ئەزان کە گەلەریم هەیە لە شاری سۆران دوکانم هەیە زۆر بە بابەتەکانم کاری دەستی هەندێک لەو بابەتانی کە گەلەریەکەم بوونیان هەیە ئیشی دەستی خۆمە بۆ نمونە ئەکسواراتەکان یان ئیشی مۆم و ئەوانە هەمووی کاری دەستی خۆمە و بە دیاریکراوی تقریبان ساڵ و نێ شتێکی ئاوایە کە دەستم بۆ کارە کردووە. دوکانەکەم ینی وەکو ئەزانی کە هونەریە هەم کاری دەستی بوونیە هەم دیکۆڕات و هەروەها تابلۆ زۆربەی بابەتەکان ینی کاری دەستین کە وەکو جانتا و ئەوانە لە گەلەریەکەمە هەیە. زۆر بەخێر بێ سپاس دەکەم. توبی خاتووەمەل خاتونێشترم لەگەڵە بزانم ئەم کارەی تۆ تا چەند بۆتە هۆی ئەوەی کە ببێتە بژێوی ژیانی تۆی پێدابین کراوە خواستی لەسەرە وەکو پێویست لە ئێرە لە سۆرە؟ بەخوا الحەمدولله باشە بەڵام بۆی خوێندنم یعنی گرنگی ئەو تۆی پێ نادەم. دەمەوێت زیاتر خوێندەکەم بە تەواو بکەم ئەو کات گرنگی زیاتری پێ بدەم ئەگەر نا قالبی زۆر زیاتری هەیە وەش ئەشیەکانش لێرە هەندێکیان دەڵێن گرانن هەرچەندە لە ینی مەدالیەیەکی ئاوا لە هەولێرە تا بگرێتە لە ئەوروپاش زۆر زیاترە بە دۆلار ینی $10 لۆ $20 من کەمترینی 5 ینی ئەویان بۆ من ئەوانە 5,000. خەڵکی ئێرە قەدی بەرهەمە خۆماڵیەکان دەستی خۆماڵی ناگرێت لەوەی هەر شوێنێکی تر ببینن 20,000 پێدەن بەڵام لای خۆمان کە ناسیا و ئەو شتانەیە دەڵێن گرانە ئەگەر نا یان ئیشەکە لە جیهان زۆر بڵاوە ینی مەدالیایەکی ئاوا لەوانەیە بە $30 بێتن چکە کاری دەستیە و ئێمادەکە ئەکرم و دروستی ئەەکەم ینی ئەو گەڵبانە بخۆم دروست ئەەکەم هەتا و قالبانە هەم بخۆم دروست ئەەکەم بەڵام لێرۆکانە کە دەڵێم ئەویان بە $10,000 پێیان گرانە لەلایەک لە کاتێکدا لە ئەوروپا ینی $50 $60 ینی تابلۆیەکم بینی هەر بچووک کە لە ئەم بە 15 دروستەکەم لە ئەوروپای بە $150 بن بەڵام لێرە قەدری ناگرن. دەست خۆش الله ئەمەش پێیان یەکێکی تر بوو لەو خاتونانە کە گلەی ئەوەی لە خەڵک کرد گلەی ئەوەی هەبوو کە دەڵێت
وەک پێویست لێرە ئەو بارهەمانە ناکڕن و خۆی گوتی دەڵێن گرانە لە کاتێکدا بە 5,000 دینار دەیفرۆشن لە ئەوروپا لە شوێنەکانتر نرخەکانی زۆر جیاوازترە. خاتون چەند دەبێ ئەمانەت کە دروستکردنەوەگەر بۆم باز بکەیت ماوەکەی ساڵیان مانگە خرماوە وڵات 10 ساڵێک دەبی 10 ساڵێک دەبی من خەریکی کاری دەستیم کارەکانیشم لە چەند شتێک پێکاتون بۆ نمونە چنینی هێنار دیزاینکردنی قەڵەم و سێوی مێخەک و کەمەر و چەندین شتی تر تەسبیحی پیاوان ئەوانە. تۆڕ کۆمەڵایەتیەکان بە تایبەت ئینستاگرام زۆر باوە بۆ ئەوی کارە دەستیەکانت تێدا بڵاوکەوە هەوڵتدایە لە ڕێگای تۆڕ کۆمەڵایەتیەکان توانای خۆت پیشان بدەی و کارەکە ئەو شتەی لێرە بڵێم دروستیەکەی بیفرۆش بە دڵنیایەوە هەر زۆری سوودی هەبووە بووم یعنی هەم بە زیاتر گەیاندنەکان لە ناو خۆی من بە سوودیشی هەبوو بووم زیاتر ئەو چاڵاکیانە ئەوانە کە دەکرێنەوە بە تایبەت لە سنتەری ڕۆشنبیری سۆران کە ئەمڕۆ بەشداریمان تێدا کردووە زۆر سوودی هەبووە بووم ئەوە دەکات کە ئێمە زیاتر پشت بە خۆمان بەستین و لە بەهرە و تواناکانمان زیاتر هەوڵ بدەین و سار نەبینەوە بەرەی پێ بدەین. زۆر سپاس مەمنون. دیارە وەکامەژم پێکرد سنتەر ڕۆشنبیری سۆران ئەمڕۆ بە چاڵاکی جیاواز یەکەم چاڵاکی خۆی دەست پێ کردووە و کاری شێوەکاری و کاری دەستی لێرە و ژمارەیەک تابلۆ لە کاری هونەریە لێرە نمایش کراون و هەندێک لە میوانان لێرە ئامادەیان هەیە بە مەبەستی پیرۆزبایی و هەمیش بۆ ئەوە هاتون کە لە نزیکەوە ئەم کارە دەستیانە ببینن. خاتون چۆنیت سلااوت لێبێ پێم بڵێ هیچ بەشێکی هونەری تەواو کردووە تەڵەبەمە لە پەیمانگای هونەری جوانەکانی ڕۆندس ئەمڕۆ بەچی بەشداریت کردووە بۆ دوو تابلۆیە بەشداریم کردیم کە سەری ئەو تابلۆی ئەکەی فکرت لۆلای ئەسپ سواری ئۆشتانە ئەچیت بەڵێ ئەو تابلۆیم چا کردووە بە ڕەنگی زەیتی لەسەر خام ئەو تابلۆیش بە ڕەنگی زەیتم چا کردیە لەسەر کانڤاس. پلان توایە لەو ساڵانەی کە لە پەیمانگە ئەخوێنی چەندت ماوە گەر بۆم باز بکەیت دەتەوێت چ شتێکی وێگەری لە بابەتی هونەری ئەو ساڵ کۆتا ساڵمە لە پەیمانگای هونەری جوانەکان ئەو حەزم لێە بچمە کۆلێژی هونەری جوانەکان ئەوە کۆلێژی هونەری جوانەکانی باڵێ بەشی دیزاین بابەتی هونەری وێنەکێشان پلانت چیە هیچ نوێگەریەکە بەرنامەت هەیە هێشتا فکرم لێ نەکردەوە. ئەمەش یەکێکی تر بوو لەم خاتونانە کە بەشداری کرد سنتەری ڕۆشنبیری سۆران دوای ئەوەی لە هەفتەی ڕابردوو کۆنفرانسی خۆی بەست ژمارەیەک گەنجی شاری سۆران دەموچاوی نوێ هاتوونەتە مەیدان و خۆیان دەڵێن ئێمە لەو ساڵی یاخود لە ئایندا پلان و بەرنمەیان هەیە بۆ ئەوەی گرنگی یاخود بزاوی ڕۆشنبیری لە ئیدارەی سۆر بەخۆی سۆران بەرەو زیندووکردنەوە بن.